سڵاوتان لێبێتوو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ئازار و ئەزیەتی شارۆمەندان لەلایەن گەشتی ئەرشاد، ئێعدامی بەندکراوێک لە زیندانی ورمێ، بردمانی بەردەوامی باکووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی گروپی ملی فولات لە ئاهواز، برینداربوونی 30 کرێکار بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسی کرێکارانی شرکەتی داتیس و پلۆمکردنی دەیان یەکەی سنفی لە مەشهەد و تاران. درێژەی هەواڵەکان. ئازار و ئەزیەتی شارۆمەندان لەلایەن گەشتی ئێرشادەوە. بە پێی ویددیوانەی بەدەستمان گەیشتووە هێزێکی زۆری فەراجا و لیباس شەخسی لە شەقامی شارەکانی کوردستان و ئێران جێگیر کراون و کچێک لە تاران بەهۆی گوشاری جەنایەتکارانی ڕەژیم لە هۆشخۆی چووە. بە وتەی هاوڵاتیان دەیان بە کرێگیراوی ڕەژیم بە ئۆتۆمۆبیل و کەرەستەی نظامی لە شەقامەکانی شاری سنا جێگیر کراون و بێڕێزی بە کچان و ژنانی دژبەری حیجابی ئیجباری دەکەن. لەلایەکی دیکەوە کچێکی گەنج لە مێترۆی تاران بەهۆی ئازاری ئاتەش بە اختیارەکانی کۆماری ئیسلامی لە هۆشخۆی چووە و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی ورمێ بۆ سەر زیندانیانی سیاسی و بیرمەند. بەیانی ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێوە گاردی ئەمنیەتی زیندانی ورمێ هێرشیان کردە سەر بەندکراوانی سیاسی و بیرمەند و دوو بەندکراویان بە ناوەکانی کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی بۆ بەندی تاکە کەسی گواستەوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە فەرمانی پەیمان خانزادە سەرۆکی زیندانی ورمێ هێرشیان کردوتە سەر بەندکراوانی سیاسی و بیرمەند و وێڕایشکاندنی کەلوپەلەکان دوو بەندکراویان بە ناوەکانی کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی بریندار و بۆ بەندی تاکە کەسی گواستەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کەیوان ڕەشوزادە سەریشکاوە و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی ئەردەوان تەهوریان کە لە سەهەمین ڕۆژی مانگرتن لە خواردندایە وێڕای نەخۆشبوون بۆ بەندی تاکە کەسی گواستراوەتەوە. شانی باسە کە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو 800 بەندکراو لە نامەیەکدا خوازیاری دەست لە کارکێشانەوەی سەرۆکی زیندانی ورمێ بوون، بەڵام گاردی ئەمنیەتی زیندان چەند جار بە فەرمانی سەرۆکی زیندان هێرشی کردە سەر بەندکراوە. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری هەورامان. شەوی چوارشەممە 29 خاکەلێوە کۆڵبەرێکی خەڵکی گوندی دەرەپەیمانی سەر بە شاری مەریوان بە ناوی سەیوان بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری هەورامان کوژرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، شەوی چوارشەممە هێزەکانی هەنگی مەرزی مەریوان کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامیە و هێرشەدا کۆڵبەرێکی خێزاندار و باوکی منداڵێک بە ناوی سەیوان دەرەپەیمان گیانی لەدەستەوە. ئێعدامی بەندکراوێک لە زیندانی ورمێ. بەیانی ڕۆژی شەممە 25 خاکەلێوەی 1403 حکمی ئێعدامی بەندکراوێکی خەڵکی شاری کەنگاوەر بە ناوی ئەفشین باخشیرین تەمەن 39 ساڵ لە زیندانی ناوەندی ورمێ جێبەجێکراوە. ئەفشین باخشیرین 6 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە سزای سێدارەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 10 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەس لە زیندانەکانی ئێران ئێدام کراوە. مانگرتن لە خواردنی دوو بەندکراو لە زیندانی ورمێ. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، دوو بەندکراوی سیاسی و بیرمەندی زیندانی ورمێ بە ناوەکانی ئەردەوان تەهوریان و ئارەش قۆلیزادە لە ناڕزایەتی بە نەدانی مەرەخەسی دەرمانی و بێبەشبوون لە خزمەتگوزاریە دەرمانیەکان مانیان لە خواردن گرتووە. ئارەش قۆلیزادە بەندکراوی بیرمەندی خەڵکی ورمێ کە سێهەمین ساڵ لە ماوەی 10 ساڵ بەندکرانیدا تێپەڕ دەکات، لە ڕۆژی 25 ڕەشەمەوە لە ناڕزایەتی بە بێبەشکردنی لە دەرمان دەستی داوەتە مانگرتن لە خواردن و باری تەندروستی ناجێگیرە. بە پێی زانیاریەکان بەرپرسی زیندانی ورمێ ئەو بەندکراوەی بۆ بەندی تاکە کەسی گواستۆتەوە و گیانی لە مەترسی جدیدە.
هەروەها ئەردەوان تەهوریان بەندکراوی سیاسی تەمەن 6 ساڵی خەڵکی سەلماس کە نەخۆشی دڵ و شەکرەی هەیە بەهۆی بێبەشبوون لە دەرمان لە ڕۆژی دووشەممە 27 خاکەلێەوە مانی لە خواردن گرتووە. ناوبراو 15 مانگ لەمەوبەر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە نارەکانی ڕژیم بە 4 ساڵ زیندان سزا درراوە و 7 مانگ لەمەوبەر بۆ زیندانی ورمێ ڕاگوێزراوە. بردومانی بەردەوامی باکووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیا ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا ناوچەکانی شار باژێر برا دۆست و ئامێدیان بە چڕی بردومان کرد. بە پێی زانیاریەکان پەهباد و فڕۆکەکانی ئارتەشی تورکیا لە بەیانی ڕۆژی چوارشەممەوە سنوورەکانی پارێزگای سلێمانی بردومان دەکەن و زیانێکی زۆریان بە باخ و خانووی گوندنشینانی ئاوایی هەنجیرە گەیاندووە. کۆونەوەی کرێکارانی لە سەرکار دەرکراوی گروپی ملی فولات لە ئاهواز ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە کرێکارانی لە سەرکار دەرکراوی گروپی ملی فولادی ئاهواز لە ناڕزایەتی بە بلا تەکلیف بوون لە بەردەم شرکەت خێوەتیان هەڵدا و کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی لە سەرکار دەرکراو و ئەو کرێکارانەی بۆ ساڵۆنی وەرزشی غەدیری ئاهواز دوورخراونەتەوە بە کۆبوونەوە لە بەردەم شرکەتی فولادی ئاهواز خوازیاری گەڕانەوە بۆ سەر کار بوون، بەڵام هێزەکانی حراست هێرشیان کردنە سەریان و کۆبوونەوەکەیان تێکداوە. کرێکارانی ناڕازی هەڕەشیان لە بەڕێوەبەرانی شرکەت کرد کە ئەگەر نەگەڕێنەوە سەرکار ئەوە لە تاران و لە بەردەم دەفتەری ناوەندی بانکی ملی کۆ دەبنەوە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتە مسافربەریەکانی ئاهواز کرێکارانی شاغڵ لە شرکەتە مسافربەریەکانی ئاهواز ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە دژبە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکاران لە ئاستانانی ئایەت حەیدەری وەکو بەڕێوەبەری تازەی پایانەکانی خوزستان ناڕازین و دەڵێن بەڕێوەبەری تازە لە شرکەتەکان بڕی 5% باجی وەرگرتووە تاکو ئیمکاناتی ڕفاهی و فەزای سەوز بۆ گەشتیاران دابین بکات، بەڵام وێڕای تێپەڕبوونی 7 مانگ بەسەر بەڵێنەکانی ئایەت حەیدەری هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە و ناوبرا و بڕیاری داوە کرێی دەفتەری شرکەتەکان 40 بۆ 90% بباتە سەرەوە. برینداربوونی 3 خوێندکاری کچ بەهۆی ئاگرگرتنی خابگای زانکۆی زابل. بەیانی ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە ئاگر لە خابگای کچانەی خوێندکارانی زانکۆی زابل کەوتووە و بۆ هۆیەوە 3 خوێندکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بە پێی راپۆرتی حالوەش تەبەقەی دووهەمی خابگای خوێندکارانی کچی زانکۆی زابۆل بەهۆی دزەکردنی گاز ئاگری گرتووە، بەڵام بەهۆی نەبوونی کەپسولی ئاگرکوژینەوە نیانتوانیوە ئاگرەکە کۆنتترۆل بکەن. هەر بەو بۆنەوە 3 خوێندکاری کچ بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. جێگەی ئاماژەیە کە کاتێک خوێندکاران لە ئاسنەبوونی ئیمکاناتی کوژانەوەی ئاگر ناڕزایەتیان دەربڕیوە لەلایەن حراست و کۆمیتەی ئینزباتیەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. برینداربوونی 30 کرێکار بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسی کرێکارانی شرکەتی داتیس. لە ڕۆژانی ڕابردوودا سرویسی گواستنەوەی کرێکارانی شرکەتی داتیس لە جادەی شەریف ئاوا بۆ پاکدەشت وەرگەڕاو بەو هۆیەوە 30 کرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان ئەو ڕووداوە بەهۆی کۆن و نائستانداربوونی سرویسی گواستنەوە لە ڕۆژاوای سمنان و نزیک عەبدولاباد ڕوویداوە و 30 کرێکاری بریندار بوو بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. پلۆمکردنی دەیان یەکەی سنفی لە مەشهەد و تاران ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە دەیان یەکەی سنفی لە شارەکانی تاران و مەشهەد بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پلۆم کراون. یەک لەو شوێنانەی پلۆم کراوە پیتزافرۆشیەکی بەناوبانگ لە تاران بووە کە بە فەرمانی دەستگای قەزایی پلۆم کراوە. هەروەها بەدەیان کافەتریا، ڕێستۆران، قاوەخانە، فروشگای جلوبەرگ لە شارەکانی مەشهەد و تاران بە بیانووی بێحیجابی داخراوە. دواهەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی گورجستان دژبە دەوڵەت. ڕۆژی چوارشەممە 29 خاکەلێەوە هەزاران شارۆمەندی گورجستانی بە دروشمی نابۆ یاسای ڕووسی ڕژانە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان لە ئاستپەسەندکردنی لایەحەی سنووردارکردنی چالاکی شرکەتە بیانیەکان نیشاندا.
بەپێی راپۆرتەکان نوێنەرانی پارلەمانی گورجستان بە تازایی پێشنووسی یاساکەیان لە مەجلسی وڵاتە پەسەند کردووە کە لەژێر ناوی ڕێگری لە دزەکردنی سیخۆڕە بیانیەکان ڕێگری لە کار و چالاکی شرکەتە خارجیەکان دەکات. خەڵکی وڵاتە دەڵێن ئەو لایحەیە پێشتر لە رووسیا پەسەندکراوە و ئێستا نێونەرانی سەر بە پوتین دەیانەوێت شەپۆلێکی تازەی سەرکوت لە ژێر ناوی ڕێگری لە کار و چالاکی شرکەتە ئوروپاییەکان دەست پێ بکەن. دژبەرانی ئەو لایحەیە دەڵێن پەسەندکردنی ئەو بڕگەیە پرۆسەی پەیوەستبوونی گورجستان بە یەکێتی ئوروپا دوادەخات. بەڵێ عزیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.